بەڵێ ئاریلانە سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرانی ئازیزمان بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن سڵاوێکی گەرمتان لێبێت و بەیانیتان باش بێت بە هیوام بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشیتان هەبێت من ئەمڕۆ لە زانکۆی سلێمانیم هۆڵی کۆنگرێس بەجێ خۆشحاڵیەوە کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی بە ناونیشانی شوناسی کورد لە نێوان ئاڵنگاری و مانەوەدا قسە و باسی زیاتر لەسەر کۆنفرانسەکەکەین بابزانین ئامانجی سەرەکی کۆنفرانسێکی وەها کە باز لە شوناسی کورد دەکات لە نێوان ئاڵنگاری و مانەوەدا ئامانجەکەی خۆی لە چیا بینێتەوە ئەو تۆر و بابەتانی کە ڕێک خراوە زیاتر باز لە چیەکەن بیریشمان نەچێت تەواوی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی تایبەت بە شوناسی کورد بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت قسە و باسی زیاتر لەسەر تەواوی کۆنفرانسەکە ئەکەم ئەچمە لای زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئامانج حەسەن ئەحمەد کا بەڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکان بەجێ خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام هەندێک زانیاری بە ئێمە و بە ئێوەی بینەرانیشە بەخشێت کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لەبێت و بەیانیتان باش بێت هەر باز سەرەتا لەوە دەست پێ بکەم بێگومان ئەوەی کە باسەکرێت هەمیشە شوناس یەکێکە لە پرسە ئاڵۆز و هەستیارەکان ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە خۆی لە چیە ئەبینێتەوە کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی وهای بۆ ساز بکرێت سەرەتا زۆر بەخێر بێن سپاس بۆ جەنابتان ڕێز سڵاو بۆ بینەران هەیە زانکۆی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانەی کە تێکەڵ بە کۆمەڵگا هەمیشە لەسەر پرسە گرنگ و چارە نووسازەکان ئەوەسێت و کاری زانستی لەسەرەکە پرسی شوناز یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان بۆیە زانکۆی سلێمانی ئیشی لەسەرەکە بە ئامانجی بەرزڕاگرتنی شوناز و زیندووکردنەوەی هەموو ئەو توخم و ڕەگەزانەی کە بێتە هۆی زیادکردنی ئینتیمای تاکی کورد بۆ خاک بۆ نیشتیمان بۆ نەتەوەکەی بۆ زمان چکە هەموو ئەمانە لەم قۆناغی ئێستادا ئێمە زانین کە لەژێر کاریگەری ئەو بەجیهانی بوونەیە و ئەو قەیرانە جۆر بە جۆرانی کە لە ناوچەکە هەیە بمانەوە نەمانەوێت کاریگەری دروستەکە زانکۆی سلێمانی ئەوێ لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە ئاستی ئەو کاریگەریانە دەستنیشان بکاو و دواتر ڕێگە چارەی گونجاو و پێویستی بۆ بدۆزێتەوە تەواوی ئەوەی کە باس ئەکرێت هەمیشە ئامانجی کۆنفرانسەکە بۆ بەدەستڕاگرتنی کللتور و پاراستنی شوناسی نەتەوەی کورد و بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردیە جگە لەوەش پاراستنی مێژوو نەتەوەی کورد لەم نێوەندەیە ئەو تەوەرانی کە باسەکرێت تا چەندە گفتوگوی چڕوپڕی لەسەرکرێت پێم وابێ کۆنفرانسەکە هەندێک میوانی تایبەتیش لە وڵاتانی دەرەوە سەردانی ئێران خۆشبەختانە کۆنفرانسەکە ئێمە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە توێژەرمان لە زۆربەی وڵاتانی جیهانەوە لە ئەمریکا کینۆت سپیکەرمان هەیە کە خەڵکانی زۆر بەتوانا و بە ئاگا و دۆستی کورد لە بەشداری تیاکە و لە وڵاتە عەرەبیەکانیش بەشداریمان هەیە بە شێوەیەکی گشتی تەوەرە سەرەکیەکانی خۆی لە تەوەرەی زمان و ئەدەبی کوردی مێژووی کورد جوگرافیا شوێنەوار ڕاگەیاندن و هوەر و میوزیکیش تەنانەت هەموو ئەم تەوەرانە توێژینەوەی زانستیان لەسەر کراوە و بابەتی زۆر گرنگن ئیشەڵا لە چوارچەوەی کۆنفرانسەکە لە ماوەی ئەم دوو ڕۆژە پێشکەشەکرێت کاک دکتۆر ئەگەر بپرسم ئەم کۆنفرانسە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام ئەبێت و ئەمە دووەم جارە کۆنفرانسەکە بەڕێوە دەچێت لەبەرەوەی شوناسی کورد یەکێکە لە پرسە گرنگەکان و کۆی بەڕێزیشت لە سەرەتای بابەتەکەی ئاماژەت پێکرد کە بتوانین پرسی کورد هێندەی تر دەوڵەمەند بکەین پێشتر کاری لەسەر کراوە کۆنفرانس کراوە بەڵام ڕەنگە بەم حەجمەی ئێستا نەبوو بێت و تەنانەت لە ڕووی چەندێتیشەوە با بڵێن چەندێک بەحسی بۆ هاتووە فەرقی هەیە بەڵام لە ئێستادا کۆنفرانسەکەمان وامانداناوە لە پلانماندا هەیە کە چەند ساڵێک جارێک چونکە پرسی شوناز لە گۆڕاندا بێ هەروەکو باسم کرد لەژێر کاریگەری ئەم هۆکارانەیە احتیمالی هەیە یان با بڵێن بۆی هەیە بگۆڕێ بۆیە پێشتر کاری لەسەر کراوە بەڵام ئەم جاریان ئێمە بە لە ڕووی نەوعیەوە کۆنفرانسێکی باشترەکەی نیشەڵا کۆتا پەیامت بۆ ئێمە بۆ بینەرانی کورسات بە هیوای سەرکەوتن بۆ توێژەرەکان و بۆ زانکۆ و بۆ کوردستان ئاوادان بێ کوردستان زۆر سپاس بۆ ئێمە زۆر سپاس بۆ وتەکانت بفەرمۆ سپاس بۆ میوانی یەکەمەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر ئامانج حەسەن ئەحمەد کا بەڕێزیان ڕاگری کۆلێژی پەروەردەیی زانستە مرۆڤایەتیەکان بە چڕوپڕی باسی لە پرسی شوناسی کورد کرد کە هەمیشە ئەم پرسە گرنگە بایەخی زیاتری پێدرێت لە ناوەندە ئەکادیمیەکانە و هەم لە جێگاکانی دیکەش ئەچمە لای میوانێکی دیکەم پێم خۆشە لەسەر ناوەڕۆکی تەواوی کۆنفرانسەکە قسەم بۆ بکات پرۆفیسۆر دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل مان لەگەڵا بێت کابڕێزیان سەرۆکی لیژن بە خۆشحاڵیەوە هەندێک زانیاریش بە ئێمە بەخشێت دکتۆرە گیان سپاس بۆ ئامادەبوونت سلااو لەبێت و بەیانیت باش بێت هەر بە لەوە دەست پێ بکەم ناوڕۆکی کۆنفرانسەکە ئەوەی ئەمڕۆ کە قسە و باسی زیاتری لەسەرکرێ ئەتانەوێ تیشک بخەنە سەر چ بابەتێک کە پەیوەندی بە شوناسی کوردەوە هەبێت
بەڵێ هەڵبەتە شوناسی کورد وەکو خۆی تایبەتمەندیەکانی شوناس هەموو تایبەتمەندیەکانی شوناسی تیا بەڵام ڕوبەڕووی کۆمەڵی ئالانگاری ئەبێتەوانێ کێشەیەک دروست بۆ سەر شوناسی کورد کێشەی سیاسی هەیە کێشەی ئابووری هەیە کێشەی فەرهەنگی هەیە کێشەیەکمان هەیە کێشەی ئاولەمەیە گلۆبالیزیشن ئەم بابەتانە هەمووی لە ئێستا لەم توێژینەوانەی کە ئەم بەڕێزانە 62 توێژەر بەشداریان کردووە ئەم 62 توێژەرە لە هەموو بوارەکانە توێژینەوەیان ئامادە کردووە و توێژینەوەکانیان جەخت دەکاتەوە سەر ئەوی کە کورد لەکوێ لەم تەوەرانەیە لەکوێ شناسی خۆی ئەو کێشانێکی هەیە چارەسەر بکرێەوە عەرزی چارەسەرەکانیان ئەو کێشانە چیە خود ئەو ئاڵنگاریانە چیە کە زیاتر پەنجەی ئەخرێتە سەر بۆ ئەوەی بتوانین بە هەمووان پاراستنی کللتوری کوردی بە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردی و مێژووی کورد زیاتر گرنگی پێ بدرێت. بەڵێ هەڵبەتە کورد نەتەوەیەکی دێرینە گومان لەوەیانە کە خاوەنی خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە شوناسی خۆی هەیە زمانی هەیە نیشتیمانی هەیە کللتوری هەیە ئەمانە بۆ پاراستنی ئەمە پێویستمان بەوەیە کە هەموو پێکەوە هەر لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کار لەسەر ئەوە بکرێ و توێژەرەکان ئەمڕۆ جەختیان لەسەر ئەو بابەتە کردوەوە من حەز ناکەم باسی توێژینەوەکانیان بکەم هەستکەم خۆیان باسی بابەتەکانیان کەن و چەندین میوانی تایبەتیشمان هەیە دوو میوانی تایبەتمان هەیە کە کینۆت سپیکەری تایبەتن قسە لەسەر تەنهینەکەن شوناسی کوردەکەن لە ڕوئیای ئێستایانەوە لە ڕوئیای خۆیانە کە خۆیان هەردووکیان دوو بیرمەندی گەورن کە مایکل گەنتەر و دکتۆر عەبدولحسێن شەعبان هەردووکیان دۆستی دێرینی کوردن و ئیشیان لەسەر شوناسی کورد کردووە و لەسەر مافی تەقریر مەسیری کورد کردووە یعنی وەکو مەبدەئێک کە خۆیان باوەڕیان پێێتی ئەمڕۆ لێرە ئەوان دوو کینۆ سپیکەری تایبەتن و پێمانەڵێن پێشنیارەکانمان بۆ خەنە ڕوو. بۆ هیوایی دەرئەنجامێکی زۆر باشیە بێت کۆنفرانسەکە بە هیواین هەمیشە کۆنفرانسێکی لەم شێوە لە زانستە با بڵێن لە تەواوی زانکۆی سلێمانیە گرنگی زیاتری پێ بدرێت و کۆتا پەیامی خۆشت بڵێ. زۆر سپاس من هیوادارم کە بایەخێکی گرنگ ئاورێکی گرنگ لە بواری شوناس بدرێتەوە چونکە ئێستا هەژمونێکی گەورە هەیە کە لەسەر ئەوەی کە کورد شوناسی کورد و ئینتیمابوون بۆ کورد و خاکی نیشتیمانی کورد لەژێر هەڕەشەیەکی گەورەیە هیوادارین بێتە جێی بایەخی هەموو لایەک سپاس دەکەین. سپاس بۆ جەنابتان بەخێراتی بفەرموو. سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئیبتیسام ئیسماعیل کابڕێزیان سەرۆکی لیژنن سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام سپاس بۆ بینەربوونی ئێوە وەکەوەی کا دوو میوانەکەشم ئاماژەیان پێکرد هەمیشە شوناسێکی کورد یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان پرسە هەستیارەکان بۆ هیواین شوناسی کورد یاخود پاراستنی کللتور و بەها کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردی و پاراستنی مێژووی کورد چیتر لەبیر نەکرێت لە یاد نەکرێت لە ڕێگەی ئەم جۆرە کۆنفرانسە زانستی نێودەوڵەتیانەوە بایەخێکی زیاتری پێ بدرێت بە بەشداربوونی تەواوی میوانەکان کە لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە بۆ ئەم پرسە گرنگە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی شوناسی کورد لە نێوان ئاڵنگاری و مانەوەدا لە زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ.